جبلی کو بردمان هنه حول دیپلماتیک جهنه کاده چاوابی شری جاری رابو آسینن حتی کو به گفتگوان چارەسەریە که دبینن ام ده شروعی ور بگیرن لسر شر و لسر دیپلماسی جیکو لکولر لپیمانگه ها روشهلاتا ناوین برس الکس واتنکا جه واشنطنی و بمره برس الکس دم باش تو باور دکی کو اف جوینا نهال جنیوه هیا ده بکار به دریک بر راوستاندن شر ایران و اسرائیل. Well, we have to almost دەبێت باوەڕمان هەبێت کە باشترین هەوڵەکان دەخرێنە گەڕ بۆ ئەوەی کە ئەم هەوڵە سەرکەوتن بەدەست بێنێت چونکە ئێرانیەکان ماوەی 7 ڕۆژە لە دۆخێکی زۆر خراپدان و ئێستا دەبین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەاندووەکە دەبێت دەرفەتێک بدرێت و لە هەمان کاتیشدا سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە کە دەرفەتێکی 2 هەفتەی هەیە هەر بۆی ئەپوری ئەوروپیەکانیش کار دەکەن بۆ ئەوەی کە لە ماوەی ئەم ڕۆژانەدا کارێکی جدی بکرێت هەر بۆیە دەبێت بەڕاستی دانوستانەکانی ئەمڕۆ و گفتوگۆکانی ئەمڕۆ بایەخێکیان هەبێت و پێم وایە کە ئەنجامی یەک لایەکەرەوەیان نەبێت بەڵام لەسەر بنچینەی ئەم گفتوگۆیانە دەکرێت بگەینە ئەنجامێکی دیکە ئەنجامێک واتای ئەوە بێت دانوستانەکان درێژەیان هەبێت و تەنانەت قۆناغێکی نوێ بێتە ئاراوە بەڵام لە هەمان کاتیشدا دەرفەتم پێ بدەن شتێک بڵێم عباس عێراقچی پێش کۆبوونەوەکانی پەیامێکی زۆر ڕوونی و ڕاگەیاند لەبارەی پرۆگرام موشکیەکەی واتە چون ئەوەش کاتێکە وتی لە هیگەڵ هیچ لایەنێکدا لەبارەی هێرشە موشکیەکانی دانوستان ناکات هەر بۆیە بەڕاستی بابەتەکەوەیە ئایا پرۆگرامی ئەتۆمی بۆ ئەوروپا بەسەیان نا باشە به پیام عباس عراقچی کو ایران لسر موشکین بالستیک دانوستاندرین نکه دکاره به بس دما وی که شر ده بردوام با بر کو اسرائیل ده بیجه اگر بمب اتم یکم با موشکین بالستیک دویمن ده بینمینن بەڵێ سێرکن ئەمە هەڵوێستی ئیسرائیلیەکانە و دەبینین کە ئیسرائیلیەکە بەڵام بیریشتان نەچێت هەردوو لە هێرش دەکەنە سەر یەکتری پرسیارەکە ئەوەیە کە چ شتێک زیاتر گونجاوە بۆ ئەوەی کە کێشەکە چارەسەر بکات ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت یارمەتی ئیسرائیل بدات بۆ ئیکە هەموو شتێک لەنێو ببات پێ دەچێت بەو جۆرە نەبێت چونکە و دەبینین کە ئێرانیەکانیش کاردانەوان هەیە و جەنگ دەکەن باشە جێگرەوە چییە و سوپای پاسداران و عەلی خامنەیی لەوانەیە یەک شت چارەسەر بکەن و قبوڵ بکەن چونکە ئەوان پێیان وایە کێشەی سەرەکی بریتیە لە بابەتە سیاسیەکە و پەیامە سیاسیەکە کە وای کردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەو جۆرە تێبگات کە بەڕاستی کێشەیەکی گەورە هەیە و ئێرانیەکان هەمیشە پەیامی سیاسی ئەنێرن پێم وایە کە کۆماری ئیسلامی ئێران لەوە تێگەیشتووە کە پەیامە سیاسیەکان کێشەن و پێم وایە کە ئەگەر بێت و ئەم کێشەیە چارەسەر بکرێت ئەوە دەکرێت بە جۆرێکی دیکە مامەڵە لەگەڵ پرسەکانی دیکەدا بکات بەڵام بێگومان ئیسرائیلیەکان بە جۆرێکی دیکە سەیری بابەتەکە دەکەن. تو باور دکی کو ئەمریکا بچە ناوا وی شەڕیدا بڕیاردایە بچە ناو شەڕ لێجارێ دەرفەتێک دابە هەندێک جافکانی دەبێژن کو ئەمریکا بڕیاردایە کو بەشداریە دشەڕیدا بکە بە شێوەیەکە ڕاستەوخۆژی لێ جارێ هەیەمە 2 هەفتی دەرفەتدایە ji بۆ دیپلۆماسی من بە دوو شێواز واڵام دەدەمەوە یەکەمیان ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شەڕەکەدا بەشدارە چونکە لە بواری سەربازیەوە یارمەتی ئیسرائیل دەدەیات و لە هەمان کاتیشدا دەبینین کە بووە زانیاری هەواڵگری پێدەدا زانیاری سەربازی پێدێت بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بەشداری ڕاستەوخۆیانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وایە ئەوە بەڕاستی یاریەکە دەگۆڕێت و پێم وانییە کە سەرۆک ترامپ پێی وابێت کە ئەوە لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی
گرتوەکانی ئەمریکادا بێت. سەرۆک ترامپ لە ژێر گوشارێکی زۆر گەورەدایە بۆ ئەوەی کە نەچێتە نێو جەنگێکی دیکەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نایەوێت کە بەڕاستی بچێتە نێو جەنگەکەوە. هەر بۆیە کە بەڕاستی سەرۆک ترامپ پێی وایە کە تاوکو ئێستاش دەرفەتی ئەوەی هەیە کە سازشێک بەدەستبێنێت بۆی کە لە ڕێگەی دیپلۆماسیەوە کێشەکە چارەسەر بکرێت و جەنگەکە کۆتایی پێ بهێنرێت و ئێران دەبێت یارمەتی دەربێت و بەڕاستی کاتی ئەوەیە کە سەرکردەکانی ئێران یارمەتی و پاڵپشتیکاری ترامپ بن بۆی کە ڕێکەوتنێکی نوێ واژۆ بکرێت و بتوانن کە بەشێک لە نیگەرانیەکان بڕەوێنەوە و بەشێک لەو هێڵە سوورانە کۆتایی پێبێن کە سەرۆک ترامپ دیاری کردوون بۆ منە ئەوەی کە پەیوەندی بە پرۆگرامی ئەتۆمی و موشەکەکانەوە هەیە. باشە، دۆنالد ترامپ دەخوازە شەڕ بکە، بەشداری شەڕ ببە یان ڕێککەوتنێ بکە؟ من زۆر دڵنیام کە بە لە بەرچاوگرتنی ئەو گشارە زۆرەی کە لە نێو خۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە هەمان کاتژدا لە ناوچەکە لە سەر سەرۆک ترامپ هەیە، چونکە بیرتان نەچێت هەر لە ئەردۆغانەوە بگرێت تاوەکو سەرکردەکانی وڵاتانی کەندا و جەق لەسەرەوە دەکەنەوە کە گرنگە جەنگەکە بوەستێت. هەر لەسەر ئەو بچینێشەکە دەبینین سەرۆک ترامپ بەهانی ئەوە دەت کە جەنگەکە کۆتایی پێ بهێنرێت و ئێران مەرجەکانی ڕاجێبەجێ بکات. ڕایەگەشتیە ئەمریکایە دەگەڵ وەیەکێدایە کۆ ئەمریکا ڕاستە و خۆ پشتیوانیا ئیسرائیلێ بکات دوی شەڕیدا بەشداریە شەڕ بکات یانجی هەر شەڕ نەکە؟ ئەوەی کە تاوەکو ئێستا ڕوونە، تاوەکو ئێستا زۆرینەی خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژی جەنگەکان نەوەک لەبەر ئەوەی کە کەیفیان بە کۆماری سامی ئێران دێت، بەڵکو لەبەر ئەوەی کە بەڕاستی لە جەنگ بێزار بن. بیرتان نەچێت کە ئەگەر بێت و سەربازانی ئەمریکی لەلایەن ئێرانەوە یاخود هێزە بەکرێگیراوەکانی ئێرانەوە بکرێنە ئامانج لە عێراق و لە شوێنەکانی دیکەوە بێگومان بابەتەکە گۆڕانی بەسەردا دێت. لە گۆری لێکۆلی نێوا دێت چلێ بێت ئەف شەڕە دێ درێژ ببە یان دێ بەداوی ببێ؟ هیچ کەسێک نازانێت دەکرێت ئەم ڕۆژە چەند ڕۆژێک چەند هەفتەیەک چەند مانگێک بخانێت. ئەوەی کە زۆر گرنگی ئەوەی کە ژمارەیەک فاکتەر هەن هەیە کە بابەت لەسەر بابەتەکە دەکەن. دەبینین کە ئێران هیچ کاتێک ڕوبەڕووی جەنگی لەم جۆرە نەبووەتەوە، لە هەمان کاتیشدا ئیسرائیلیش ڕوبەڕووی جەنگی لەم جۆرە نەبووەتەوە لە ماوەی چەندین دەی ڕابردوودا. هەر بۆیە کە بەڕاستی بیرتان نەچێت ئێران وەکو وڵات وەکو هێزی بە وەکالەت ناڵێم بەتەنیایە و هیچ دۆستێکی نییە کەوەی بتوانێت لەم جەنگەدا یارمەتی پێ بدات. هەر بۆیە کاتێک کە ئەم هەموو شتانە پێکەوە تێکەڵ دەکەین و لە تەنیشتی یەکە دایان دەنێت، ئەوە دەبینین کە جەنگەکە بۆ هەردوو لە ئاسان نابێت ئەگەر بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت. ئەگەر بێت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە ئەوە بێگومان دۆخەکە گۆڕانی بەسەردا دێت، بەڵام لە هەمان کات ئەو کاتە سروشتی جەنگەکەش گۆڕانی بەسەردا دێت. بۆ نمونە لە هێرشی ئاسمانیەوە دەگۆڕێت بۆ هێرشێکی دیکە کە هێزە بە وەکالەکانی شتێدا بەشدار دەبن. گەلێک سپاس لێکۆلەر لە پەیمانگا ڕۆژهەڵاتە ناوین بڕێز ئەلێکس ڤاتێنکا ji Washingtonê ve tu me rabûye.